من سەرەتا بیرۆکێکم بووکە بتوانم پرۆژەیەک پێشکەشکەم بە کەمەندامانی وەرزشی بەڵام حەزم نەکرد ئەو داهاتە بە دەستی بم چکە ئەوان پێم خۆش بوو نەک وەک خێرێک ئەوان ئەبێت ڕێزیان لێ بگیرێ ئەوان ئەبێت هاوکاریان بکرێ بە شێوەیەک بۆ منیش بیرم بیرۆکەیەکم بۆ هات کە بتوانم زانستێ بگێنم لەگەڵ زانستەکەشمە کارێکی خێرخوازی بکەم چکە زانست نافرۆشرێتەوە زانست ئەبێت بگەێنرێت واجبێکە لەسەر شانمان وەک مامۆستایەک من لێرا دوو مەبەستم هەبوو دوو ئامانجم هەبوو ئامانجی یەکەم وەک مامۆستایەکی زانکۆ بتوانم پرۆژە کتێبە کوردیەکانمان زیاد بکەین سەرچاوەی کارەکانمان زیاتر بکەین دووهەمیشان مەبەستم لەوە بوو گەیاندنی ئەم پەیامە بۆ ئەوەی کە بە وەرزشکاران بڵێن شەرت نییە لە پۆست و پلەپایابی بتوانانی خزمەتی وەرزشکەی ئەتوانی هیچ پۆستێکیش نەبێت خزمەتی خۆت بە بواری وەرزش بکەیت بینم ئەوەی کە ئەو پێی هەستاوە ئەمڕۆ کە داهاتی فرۆشتنی ئەم کتێبە و ئەم توێژینەوە ببێ بۆ کەسانی کەمەندامان تەرخان بکرێ بە تایبەتی وەرزشی کەمەندامان بەڕاستی ئەمە جێگای فەخر و شانازیە ئێمە دەستخۆشی لێ دەکەین ئێمەش بە دەوری خۆمان بەڵێن دەدا من وەکو فەرسەد هەموو علاقاتی دەولی خۆم بەکاری دێنم بۆ ئەوەی لە هەر مۆتەمەڕێکی نێودەوڵەتی تایبەت بێ بە پزیشکی وەرزشی هەوڵ دەدەم جەنابیان ئەم ئەتڕحەی خۆیان و ئەم کتێبەی خۆیان لەوێ پێشکەش بکەن و هەندێک پشگیری دەولیش بۆ خۆی پەیداکات لەم بابەتەوە.